پرۆژه یاسای لێبوردنی گشتیمان ئامادەیە و لە ئەنجومەنی وەزیران لیژنەیە دروست بوو کە من ئەندام وتایە لەو لیژنەیە کۆی بەندکراوان ئەو سزادراوانی هاتوونەتە ناو چاکسازی 4666 کەس بووە و کۆی ئازادبوون 3627 کەس بووە و ئەوانی خوێنکارن لە ناو چاکسازەکان خوێندن 543 سزادرامان هەیە خوێنکارن و 74 لەوانە تاقیکردنەوەی دەرەکی و تاقیکردنەوەی پۆلی دوانزەیان ئامادەیان داوە و تاقیکردنەوەکان زیاتر لە نیویان سەرکەوتوو بوون دەرچوون و باقییان ماوەتە بۆ خولی دووەم و لە ناو چاکسازەکان سنتەری مادەی هۆشبەرمانی ئێمە لە سنتەری شیانەوەی مادەی هۆشبەر پارەکە 501 کەس سوودمەند بلێ 2024 و ئەم ساڵ ئەم 6 مانگە 264 کەسمان لەوە سوودمەند بوونە بەشداری خولەکانیان کردووە و سێمانگە و بە گروپ و بە تاک گەڕانتەوە وەزعی ئاسایی خۆیان ئێستا الحەمدوللا باشن و خزمەتگوزاری تەندروستی 37133 جار سەردانی بن کە تەندروستیەکانی ناو چاکسازەکان کراوە ژوانگی خێزانیمان هەیە خلوە شەرعی کە ئەمەش کاریگەری زۆر باشیە بوو هەم لەسەر دڵ و دەرونی سزادراوەکان و هەم لەسەر ڕێژەی تەلاق کە لە ناو چاکسازەکان هاتوۆتە سفر بۆ ئەم 6 مانگە 7144 جار خێزانەکان سەردانی یەکتریان کردووە ئاماری کتێبخانە 34513 جار سەردانی کتێبخانەکان کراوە بۆ خوێندنەوەی کتێب وە کارکردنی سزادراوانمان هەیە ئێمە لە ناو چاکسازەکان کارکردنمان هەم لە فڕنە و لە شوێنی مەشقی پیشەی حەدادی و نەجاڕی و حەلاقی ئەوانە ئوتو و شتن و ئەوانە غەسل و بۆیە نزیکەی 594 سزادرا و سوودمەند بوون لەو کارکردنە کامە بێگومان داهاتەکەی بۆ خۆیانە و مۆڵەتی چوونە ماڵەوەمان هەیە کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست تاکە لە هیچ شوێنێتر لەم سنوورە نییە و لەم وڵاتانی ئیقلیم نییە ئیجازەی مەنزلی پێڵێن 189 سزادرا و سوودمەند بوونە لێی و چونەتە ناو کە سوکاریان هەفتەیەک و گەڕانتەوە وتاری ئاینیمان هەیە 84 وتاری ئاینیمان هەبووە بە پێ ڕێکەوتنی ئێمە لەگەڵ یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بە سپاسەوە مسپاسیان دەکەم لێرە کە بە خۆبەخشانە هەفتانە سەردانی چاکسازەکانەکەن بۆ وتاری ئاینی و سیمینار و وەعزی دینی و 183 خولی ڕاهێنان و سیمینار و وەرکشۆپمان لە ناو چاکسازەکان هەم بۆ کارمەندان و هەم بۆ سزادراوان هەبووە ئازادکردنی بە مەرج 1033 کەسمان هەبووە ئازاد کراوە بە مەرج و لێبوردنی تایبەت بۆ ئەم 6 مانگە 21 لێبوردنی تایبەتمان لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پێگەیشتووە. باشە کاک حسان باسی ئەو قوتابیانە بکەین ئەوانە هەموو قوتابی قوتابخانە بوون یان دەرس و زانکۆ شتێدا لە زانکۆ بخوێن ئێمە لە زانکۆ هەمانە حدودی 134 خوێنکارمانەیە لە زانکۆکانە خوێنن هەم لە زانکۆ هەم لە پەیمانگەکان چێتر ئەوەی ئەهلی بێ یان حکومی بێ بەردەوامن لە خوێندن و لە ڕێی ئۆنلاینەوە چەندێ هەندێک گرفتمان بۆ دروست بووە لەسەرەوەی گۆڕانی سیستمی خوێندن لە زانکۆکان بۆتە پۆلۆنیا ئەوە گرفتێکی گەوری بۆ ئێمە دروست کردووە چکە ئەبێ سزادرا و تەواجودی هەبێ بە عملی لە ناو زانکۆکان بۆیە ئەوە بۆ ئێمە گرفتێک گەورەیە لەبێ هەم پاسەوانێ بۆ دابینکەین بۆ هەم لە ڕێی ئۆنلاینەوە لاپتۆپ کۆمپیوتەرمان بۆیان دابین کردو. باش حسام باسی لێبوردنی گشتی بکەین هیچ پلانێکی بۆی کە لێبوردنی گشتی دەربچێ ئێمە و پرۆژه یاسای لێبوردنی گشتیمان ئامادەیە و لە ئەنجومەنی وەزیران لیژنەیە دروست بوو کە من ئەندام وتایە لەو لیژنەیە و پرۆژه یاساکەمە ئامادە کردووە و ئێستا چاوەڕین پەرلەمان کارا بکرێتەوە بکەوێتە کار بۆ بتوانین ئەو پرۆژه یاسایە دەنگی لەسەر بدرێت بکرێت یاسا و زیاتر لە نیوەی سزادراوان کە 5000 و نزیکەی 6000 کەسمان ئێستا لە ناو چاکسازەکان